بینەرانی ئازیزی گەلی کوردستان سڵایەمەتان لێبێەوەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لا پرۆگرامێکی نوێدا بە ئێوەی ئازیز و خۆشی شاد بوونەوە بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بێت جێگەی ڕەزامەندی گشتلایەکتان بێت. خۆشویستان، ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە کە ئەم ڕۆژە لە 21 شوباتە لەلایەن ڕێکخراوی یونسکۆی سەربەنەتۆی گرتوەکانەوە لە ساڵی 1999 ئەم ڕۆژە دەستنیشانکرا بە ڕۆژی جیهانی زمانی دایک و لەم ڕۆژەدا لە سەرتاسەری جیهاندا چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت و لە ساڵی 2000دا بۆ یەکەم جار ئەم یادەکراوە خۆت ئەم یادە بەرز ڕاگیرە. هەڵبەتە لە تەواوی دنیادا زیاتر لە 6,000 زمان هەیە و زیاتر لە 6,000 زمان قسەی پێ دەکرێت لە نێو ئەو 6,000 زمانەدا 100 زمانیان لە دیارترینەکانن کە زۆرترین قسەی پێ دەکرێت. بەپێی ئەو ڕێزبەندیانەی کە کراوە زمانی ماندراین کە زمانی چینیەکانە 955 میلیۆن کەس قسەی پێ دەکەن و دوای زمانی چینیەکان زمانی ئیسپانیەکانە کە 405 میلیۆن کەس قسەی پێ دەکاتەوە. دوا بە دوای ئەو زمانی ئینگلیزیە کە 360 میلیۆن کەس قسەی پێ دەکات و دوای ئەوە زمانی هەندیەکانە کە 310 میلیۆن کەس قسەی پێ دەکات و پاشانیش زمانی عەرەبی 295 میلیۆن کەس قسەی پێ دەکات. لەنێو ئەو ڕێزبەندی 100 زمانەکەدا زمانی کوردی دەکەوێتە 59مین زمانەوە یان 59مینەوە لە ڕێزبەندەکەدا کە قسەی پێ دەکرێت و 21 میلیۆن کەس قسە بە زمانی کوردی دەکات کە دەکاتە لە 0.21 لە دانیشتوانی جیهان قسەی پێ دەکەن. ئەمە ڕۆژی جیهانی و دواتر لەسەر ئەم ڕۆژە ڕاستەوخۆمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە بزانین ئەم ڕۆژە لە کوردستان و لە شار و شارۆچکەکاندا تا چەند بەرز ڕادەگیرێت و تا چەند چالاکی و مەراسیمی تایبەتی بۆ دەکرێت. تەورێکی ڕاستەوخۆشمان دەبێت و ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین باس لە لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی دەکەین کە هەڵبەتە لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت خۆی لە کۆمەڵێک لیژنەدا دەبینێتەوە کە بە شەو بە ڕۆژ بە بێ و چان و بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانن ئەوانەی کە ئەو خاڵانەی یاخودە بابەتانی کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەبێت ئەمان بەردەوام کاری لەسەر دەکەن و بە دوواداچوونی بۆ دەکەن. ئەمە لە کاتێکدا دێت و بە تایبەت کاتێک کە نزیک دەبینەوە لە بۆنەکان هەروەکەمان دەزانن وا وردە نزیک دەبینەوە لە جژنی نەورۆز و پاشانیش لە مانگی ڕەمەزان و دواتریش لە مانگی لە جژنی ڕەمەزان کە هەڵبەتە ڕەنگە هەندێک لە فرۆشیارەکان یاخود لە دوکانارەکان لە قەسابخانەکان لە ڕێستۆرانت و خواردنگەکان ئەمانە بە هەلێک بزانن یاخود بە دەرفەتێکی بزانن بۆەوەی کە ئەگەر کاڵایەکیان هەیە نرخی بڵێ کاتی بەسەرچوونەکەی نزیک بۆتەوانێت ئەمان بیانەوێت وەکو دەرفەتێک بیخۆزنەوانی و ساخی بکەنەوە بەسەر هاوڵاتیانەوە ئەمە لە لایەک و لە لایەکی تریشەوانەیە کە نرخی شمەکەکان گران دەکەن. ئەمە بابەتێک دەبێت کەمەوە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و لە خاڵێکی تریشدا بازەوە دەکەین کە ئایا لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت کاتێککە ڕوو دەکەنە شوێنێک ئایا خاوەن پیشەکان تا چەند پێشوازی لەم لیژنانە دەکەن و لە هەمان کاتدا ئەو گیر و گرفتانی کە دێنە بەردەم لیژنەکان لە کاتی سەردانکردنیانە بۆ شوێنەکان گیر و گرفتەکانیان چین کە ڕوبەڕوویان دەبێتەوە. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ شۆڕش کەمال کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی چوارن لە لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی. کاک شۆڕش بەیانیت باش و بەخێراتی. بەیانی تۆ هەموو بینەرانیش باش. زۆر سپاس دەکەم. کاک شۆڕش هەڵبەتە لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت کە پێک دێت لە چل لیژنە ئەگەر زیادی نەکرد بێ. یەکێک لەو لیژنانە لیژنەی چوارە کە دەڵێن لیژنەی چوار چی دەگرێتەوە چی دەگرێتوانێ و کاری ئەم لیژنەیە چییە؟ بەڵێ دیارە وەکو هاوڵاتیانیش بە کۆی گشتی ئاگادارن کە لیژنەکانی قایمقامیەت بەردەوام لە کار و چالاکیەکان و خزمەتکردنی شاری سلێمانی ئەم چ لیژنەی کە بەڕێزت باست کرد هەر لیژنەیەک پێناسەیەکی تایبەتی خۆی هەیە. دیارە منیش وەکو سەرۆکی لیژنەی چوار لەو لیژنانە تایبەتمەندی ئەم لیژنەی ئێمە کە لە تیمێک پێک هاتوین لە نوێنەرایەتی فەرمانگەکانی بەڕێوەبەراتی ڤێتەرنەری سلێمانی، بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی، بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی بەشی ئابووری بەردەوام کار و چالاشیەکەمان خۆی لەوەیە ئەبینێتەوە کە ئێمە سەردانی چێشخانە و خواردنگە و ڕێستۆرانت و فاسفودەکانەکەین و هەروەها ئەو شوێنانی کە
بابەتی خواردەمەنی تێدا دەفرۆشرێت و دوکانی گۆشت فرۆشەکانیش بە هەمان شێوە. بەڵێ باشە کاک شۆڕش لە کاتێکدا کە فرۆشیارێک یا خاوەن پیشەیەک یاک دوکانەرێ کاتێک کە سەرپێچیەک ئەکات شێوازی مامەڵەکردنی ئێوە لەگەڵ ئەواندا چۆن ئایا ڕاستەوخۆ پسوڵەی سەرپێچیان بۆکەن یاخودەوە تا پێشتر ئاگاداریانەکەنەوە؟ بەڵێ میکانیزمی ئیشکردنەکە وایە کە سەردانی ئەو شوێنە ئەەکەیت ئەم تیمە پشکنینێکی ورد بۆ شوێنەکە ئەکەن لە دەرەنجامی ئەو پشکنینە ئەگەر کەم و کوڕی هەبێت ئەم کەم و کوڕیانە ئەچێتە سەر ئەو راپۆرتی کە ئەو لیژنە ئامادەی کردو و ڕوبەڕووی ئەو خاوەن کارە ئەکرێتەوە خاوەنی شوێنە ئەکرێتەوە و دیارە بە مەبەستی هەموو لیژنەکانی قایمقامێت و هەموو لیژنەکانی تریش مەبەستمان لەوە نیە کە سزای ئەو شوێنانە بدەین و ئەگە شوێنەکە یەکەم جاریشی بێت یەکەم جار ئاگادارکردنەوەی بۆ ئەکرێت لە جاری دووەمە ئەگەر بەردەوام بێت لە سەرپێچی و مخالەفەکانی اینجا سزای بە غەرامە بۆ جار ئاگادارکردنەوە یاخود ئەکرێت چەند جارێک یەک جار ئاگادارکردنەوەی. بەڵێ لە چ کاتێکە ئێوە ئاگادارکردنەوەی بۆ ناکەن یاخودەوە تا ڕاستەوخۆ پسوڵەی سەرپێچی بۆکەن؟ بەڵێ بێگومان هەندێک شوێن کە ئێمە سەردانی دەکەین ئەم شوێنە ئەگەر لە ڕووی تەندروستیەوە بە تەواو یعنی نەشیاو بێت شوێنەکە بۆ ئامادەکردنی خواردن یا بۆ هەڵگرتنی ئەو خواردنی کە لەو شوێنەدا هەیە یاخۆت بە سەرپێچیەکی ڕێنماییەکی تەندروستی یاخۆت ڤێتێنەری کردبێت سەرپێچەکە لەو شێوەیە بێ بۆ نمونە مادەیەکی قەدەغەکراو کە ڕێگە پێنەدراوە داخڵ بێتە ئەم سنوورانە و بە شێوەیەکی ناڕەسمی دێتە ئەم وڵاتەوە بە نمونەش باسی کەم ئەو جگەرە بەستوی ئێرانی کە ئێستا هەیە لە بەداخەوە لە سۆربەی خواردەمەنی سەر عارەبان و مێزەکان ئەفرۆشرێت ئەم خواردنە لە وڵاتانی دراوسێەوە بە شێوەیەکی قاچاق دێتە ئەم دیەوە دیارە ئەمەش جگەری مریشی یەکێکە لەو بەشانی مریشی کە زوو خراپ دەبێت خواستیشی لەسرە بێگومان لەبەرەوەی تامی و چێژێکی تایبەتی خۆشی. کاک شۆڕش ئەگە پرسیارەکە پێچوانەکەمەوە ئێوە لە چ کاتێکە ئەتوانن نەرمی بنوێنن بەرامبەر سەرپێچیەک و بۆ چ جۆرە سەرپێچێک ئەتوانن نەرمی بنوێنن ئەوە ئەکەن یاخودەوە تا ئاگادارکردنەوەی هەر بۆکەن و پسڵەی سەرپێچی بۆکەن لە بەرامبەر تەندروستی گشتی هاوڵاتیان لە بەرژەوەندی هاوڵاتیان بە هیچ جۆرە ناتوانین نەرمی بنوێن بەرامبەر شوێنکارانە. باشە لە چ کاتێکە ئەدرێتە دادگا یاخۆتەوە تا لە چ کاتێکە مۆڵەتی کارکردنەکە لەو کەسە وەرئەگیرێتەوە؟ بەڵێ ئەمەش بەشێکی ترە لە کار و چالاکی لیژنەکانی قایمقامێت دیارە تیمێک لیژنەیە کە سەردانی ئەو شوێنە دەکات لە دوای ئەوەی کە چەند خاڵێک لە کەم و کوڕی ئەبینێ لە شوێنەکەدا پسوڵەی بۆ دەکات ئەم پسوڵەیە بە راپۆرتێک چێتە بەردەم لیژنەی باڵا لە کە بە خۆشحاڵیەوە چەند هاوڕەیەکی ماندوو نەناسن لەوێ کە بەردەوام لە ئیش و کار و چالاکی هەم مەیدانیش ئەوانیش دەرەچن بۆ شوێنەکان ئەچێتە بەردەمەوە لیژنەی باڵایە ئەوان بە کۆی گشتی خۆیان بڕیار لەسەر ئەو راپۆرتی لیژنە دەدەن ئەو راپۆرتە ئایا قابلی ئەوەیە شوێنەکەی بدرێ بە یاسا یاخۆت غەرامەی بۆ دابخرێت یاخۆت غەرامەی بۆ بکرێت لە هەموو حاڵەتەکانە ئەگەر شوێنەکەی وا بوو ینی سەرپێچەکەی زۆر زەق بوو زۆر کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان هەبوو ئەدرێ بە یاسا و بۆ دوجار لە ڕێی یاساوە بڕیار لەسەرەوە درێ مۆڵەت لەو خاوەن ئیشەوەرگیرێتەوە. زۆرن ئەو کەسانێک کە مۆڵەتیان لێسەندرێتەوە؟ بەڵێ بێگومان لە ڕابردوو شاهەبوو بەردەوامی ژەبێت بەڵێ باشە کاک شۆڕش ڕەنگە زۆر جار ئەو کەسانەی کە شوێنەکانیان داخرێت ئێوە لافیتەیە هەڵەواستنەوە نووسن بەهۆی پابندنەبوون یان بە ڕێنمایەکانەوە ئەم شوێنە بڕیاری داخستنی بۆ درا زۆر جار لەلایەن خاوەن پیشەکانەوە گلەیەک یاخو ناڕزاییەکیان لێ ئەکەوێتوانێت کە دەڵێ ئەم بڵێ لافیتیان هەڵواسیەوە کە ڕەنگە زۆر جار داخستنی شوێنەکە تەنها بەهۆی پیسی خواردنەوە نەبێ ئەگە بازە خواردنگەیە بکەین تەنها خواردنەکە خۆی نەبوو بێ ئەمە ئەبێتە هۆی شکاندنی سمعی شوێنەکە ئێوە لەسەر چ بنەمایەک ئەمە ئەکەن بۆچی ئەو تێکستیان ئەو تایتڵەتان هەڵبژاردووە؟ بەڵێ زۆر شوێن هەیە کە داخرێت مەبەستمەوە بۆ ڕوونکردنەوە نان لەسەر بابەتەکە کە بڵێن لەبەر فڵان تێگەشتم بەڵێ تێگەشتم لە بابەتەکە تەواوی ئەو شوێنانی کە داخرێت غەدریان لێ ناکرێت یعنی
بە جۆرێک لە جۆرەکان شتی ئیزافیان بۆ ناکرێتە سەر بڵێ ئەمە بۆی ئیلا بێم شوێنە داخرێ ئەم شوێنە قابلی داخستن نەبێت بە هیچ جۆرێک قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بڕێ لە داخستنی نادات. لیژنەی باڵاشمانێکە وتم کە چەند دایرێکی معنی تایبەت بەو شوێنانە هەیە بۆ هەرکە وتم ێستا لیژنەکەی خۆم لە چەند نوێنەرایەتی چەند فەرمانگەیەک پێگاتەوە ئەوش لە نوێنەرایەتی نزیکەی 8 فەرمانگەت پێک هاتووە ئەوان کە لەوێ دانیشن بڕێ لەسەر هەموو ئەو بەشانە دەدەن. ئەگەر شوێنەکە ئەو راپۆرتی ئەچێتە بەردەستیان پەیوەندی بەلانی تەندروستیەوە بێ ئەو نوێنەری بەڕێوەبەراتی خۆپاراستن تەندروستی بڕیان لەسەر ئەو شوێنە دەدات. پەیوەندی بە گۆشتەوە بێت نوێنەری بەڕێوەبەراتی ڤێتەرنەری، پەیوەندی بەلانی ئەمنیەوە بێ بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانیمانەیە و پەیوەندی بە گەشت و گوزارەوە بێن نوێنەری بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی وجودی هەیە و نوێنەری بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سلێمانیش ئەویش زیاتر جەخت لەسەر نرخی شتومەک و کاڵاکانەکاتەوە ئەگەر راپۆرت و سەرپێچەکە لەسەر نرخ بێت ئەو بڕیان لەسەرەوە. کەواتە هۆکاری داخستنی شوێنێک هۆکارەکان زۆرن هەرێکە باسێت کە هەرچێکان لیژنێکی مەبەستەکەی من ئەوە بوو کە لە کاتی داخستنی شوێنێکە بۆ نمونە ئەگەر نرخ بێ یاخود ئەوە تا پیسی خواردنەکە بێ بۆچی ئێوە لە بڵاوکراوەکانتانە ناینووسن کە بڵێن لەسەر فڵانەشت ئەم شوێنە داخراوە هەرە نووسن بەهۆی پابەند نەبوون بە ڕێنمایەکانەوە ئێرە داخراوە کە ڕەنگە باگراوندێک لە هاوڵاتیان دروست بێ هەر شوێنێکدا بخرێ وابزان بەهۆی پیس و پۆخلیەوەیە کەیتر جارێکی تر خەڵک نەچێتەوە بۆ ئەو شوێنە. بەڵێ ئەگەر تێبینی تانکردوێت لە پێیجی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانیە بێگومان لایفکتەکە وا نووسراوە بەڵام لە پوختەی نووسینەکە کە هۆکارەکەیەتی ئەوە نووسراوە کە بەوەی پابەند نەبوون بەڵێ لە پێیجە فەرمی ئایا نرخە ئایا نەبوونی مەرجی تەندروستیە ئایا بوونی گۆشتی خراپ و ئەو بەروبوومانەیە کە بە شێوەیەکی نایاسایی هاتوتە ئەم شارەوە ئەوە تیا نووسرا بەڵام بە لافتەیەک بەڕاستی ئەویان ناتوانانی لافتێکی زۆر گەورە بنووسی بڵێ کەواتە هاوڵاتیان ئەگەرویستیان هۆکاری داخستنی شوێنێک بزانن سەردانی پێیجە فەرمیەکە سەرباری ئەوە ژێمە ئێستا ڕۆژانە سۆشیال میدیا خۆی دەورێکی کاریگەری هەیە لەم بابەتە بە خۆشحاڵیەوە یعنی ئەویش تەسیری خۆی هەیە لە هوشیاری تەندروستی هاوڵاتیان یعنی ئێمە ئەوەی کە ئیشەی ئێمەیکەین ئەوەی لە دەستگا ڕاگەیاندنەکان یا پێیجی قایمقامێت بڵاو بێتەوە لە سۆشیال میدیاشە لە پێیجەکانی تریشە بە هەمان شێوە کەواتە سۆشیال میدیا ئەرکی ئێوەی قورس کردو یاخودەوە تاسووکی بێگومان قورسی کردو قورسی کرد وەکو چی وەکو ئەرکێکی ئەخلاقی یعنی بە بەردەوامە بێ ئێمە لە کار و چارەکی لە خزمەتی هاوڵاتیان نابین بەڵام سووکی کردووە لە چی لەوەی کە ئێمە بە بەردەوامی لەلایەن هاوڵاتیان و زانیاریمان پێگە کەواتە دوولایەنێ بەڵێ کەواتە پەیوەندی نێوان ئێوە لەگەڵ هاوڵاتیانە پەیوەندیەکانتان چۆنە یان هاوڵاتیان تا چەند ئاگاداری سەرپێچەکان ئەکەنەوە بۆ ئێوە ئێوە تەنها بە پەیوەندیکی تەلەفۆنی هاوڵاتیان کاتێک کە سکاڵایەک تۆمارکە لای ئێوە ئەچن بەدەم داواکارێکەوە یاخودەوە تا بێ بە نووسراو بێ سکاڵاکە بەڵێ ئەمە هەم پەیجی قایمقامێت و هەم ئەو ژمارە تەلەفۆنی کە دانراوە لەسەری هاوڵاتی ئەتوانێت پەیوەندی پێوە بکاو ئەگەر سکاڵایەکیە بێ هاشتێکی نامە و نەشیاو ببینێ لە شوێنێکدا بیگەێنە بە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بێگومان هەم تەلەفۆنەکە و هەم نووسراویش هەیە بە نووسراو هاوڵاتی دێت سکاڵا دەکات ئەو کاتە ئەو سکاڵاکەی لەسەر چ بابەتێکە ئەو تیمەی کە تایبەتە بەو بابەتە سکاڵاکە درێتە دەزەوتیمە بە دوواداچوونی بووەکە لە بوونی ئەو سەرپێچیە لە نەبوونی لیژنەکە دوای لە کۆتاییە قەراری لەسەردا ئەنچکە هەندێ جار هەیە پەیوەندی کراوە ئەوەی کە لە فڵان شوێن ئەم شتە هەیە ئەو شتە ڕوویا بەڵام وجودی نەبووە شتەکە بە دوواداچوونیشتان بۆ کردو ئێوە وانەبووە هیچ کات هەبووە کە پەیوەندێکی تەلەفۆنی هاتبێ یاخود سکاڵایەک هاتبێ کە وەکو باست کە شتەکە بوونی نەبوو بێت تەنها بۆ شکاندنی یان بۆ ناوزڕاندنی شوێنێک بوو بێ یاخود خاوەن پیشێک بوو بێت بۆی کە زیانی لێبات ئەمە ئەگەری هەیە ئیشی لیژنەکە وایە کە سکاڵاکەی بۆ دێت سەردانی ئەو شوێنەکە ئەگەر ئەو شتە وجودی نەبێ ئەنووسرێ یعنی بۆ دوچار راپۆرت وەڵام ئەدرێتەوە لەسەر ئەو کۆنووسە ئەگە وجودی نەبێ بێگومان لەسەر ئەو شوێنە ناکەێ بەڵام ئەگەر ئەو شوێنە بێگومان ئەو سکاڵایی کە لە سەرەتی وایە بەو شێوەیە مەرجی تەندروستیتیانە خۆن مخالەفێکیە ئەوان ئەچێتەوە بابێکی تر لە پێشینەوەی لەگەڵ کاتەیە بە دوای ئەو کەسە ئەگەڕێن کە پەیوەندیەکەی کردو سکاڵاکەی تۆمار کردووە یان ئێوە هیچ زانیاریەک لەو کەسە وەرئەگرن هەندێک زانیاری هەیە تایبەتیە بۆ نمونە کەسێک
خواردنێکی خواردووە لە فاسفودەکان نەخۆش کەوتووە بەڵێ باشە یا کەسێک شتێکی کاڵایەکی کڕیەوە بە نرخێکی گران باش ئەمە بێگومان ئەبێ بێت بەڵگەیەکی لێکەن بەڵێ بێگومان یعنی ئەموو ئەو شتانە تۆ هاوڵاتێک خواردنێکی خواردووە تەسەمومی کورۆتەوە هۆکاری تەسەموم زۆر ینی یەکێک لەوانە دروستە بێ راپۆرتی پزیشکی پێ بێگومان بەڵێ باشە کاک شۆڕش باسمان لە سەرپێچیەکان کرد بۆ ئەو شوێنانەی کە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن ڕەنگە ئێستا باسێکیش لەوە بکرێت کاڵە سەرپێچی هەبێت یان بڵێ سزا هەبێت پاداشتیشە بێت ئێوە هیچ پاداشتێکتان هەیە بۆ ئەو شوێنانەی کە ڕێنمای و ڕێکاریەکان بە تەواوی وەکو خۆی جێبەجێکەن بەڵێ بێگومان ئەو لیژنەی ئەگەر بە نووسراوێکیش بێت بەڵێ ئەو لیژنەی کە سەردانی ئەو شوێنە کات ئایا ئەم شوێنە ئەگەر بە زۆرینەی ڕەها پابەندی مەرج و ڕێنمایەکان بوو لیژنەکە ئەتوانێت خۆی سجلێکی یانی دەفتەرێکی سەردانی لیژنەکانیانێ لەوێ دەستخۆشیان بۆ ئەو شوێنە بنووسێوەکو دەستخۆشی لە ڕابردووشە قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی زیاتر لە 20 شوێن کە پابەندی مەرج و ڕێنمایەکان بووە شکر و تەقدیری پێداون و داوەتنامەش کراون بۆ دیوانی قایمقامێت لەو بەڕێو ڕسمێکی ڕاگەیاندنی ژانی ئەو شتیان بۆ کراوە دەستخۆشیان لێکرێت هیچ کات ڕووی داوە کە ئەم دەستخۆشیە بوو بێتە هۆکارێ بۆی کە ئەکە بەکو زمانێکی سادە بڵێن لە خۆبایی بوونیەک بۆ خاوەن پیشەکان و ببێتە هۆی ئیستیغلالکردنی وەزعەکە و بۆی کە ئەمڕۆ دەستخۆشی لێکراوە ئیتر بۆ بەیانی و بۆ دووبیانی ڕێکاریەکان جێبەجێ نەکران بڵێ خۆ من دوێنێ دەستخۆشیم لێکراوە ئەگەر بەڵێ خۆی زەرەکە بۆ دوجار بڵێ ئەو شتە ینی هەم کاتە من دەستخۆشی لە کەسێک ئەەکەم قابلی قبول نییە بۆ ڕۆژی دواتە بچێ مەخالەفێ بکە لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان کاتە بەردەوام ئەگەری هەیە کە جارێکی تر بە زووترین کا سەردانیان بکەن بەڵێ سەردانەکرێتەوە هەمومان ینی ئێمە ئینسان هەمومان قابلیون کە هەڵە بکەین سەر ینی تۆ شۆفێری ئۆتۆمبیلە پێ بە هەمان شێوە من ینی ئۆکە بێ ئاگا جاری وایە بە بێ ئاگایی ئێمە سەر پێچی ئەەکەین زۆر بەشیان وان زۆربەی ئەو خاون شوێنانە وان بێ ئاگان لەوەیە لە نەزانینی خۆیانە پابەندی ئەو مەرج و ڕێنماییانە نەبوون کۆمەڵێکی زۆرن ینی بە ئەنقەز نییە خۆشحاڵیەوە کە بە ئەنقەز نییە شۆڕشکاڵی لە نەزانین ئەکرێت کە بڵێ کەسێک لە شوێنەکە یشکات و نەزانێت کە مەرج و ڕێنمایەکان چییە؟ بەڵێ لەبەرەوەی ئێمە تاسا لە وڵاتی ئێمە پەیمانگای پێگەیاندن نەگەوە باشە ئەمەگەر تێبینیت کردبێت زۆربەی وڵاتان کاتێک کە شێفێگە بێ لە چێشخانەیەکە ئیژەکات پێویستی بەوەیە کە دەورەیەکی یەک مانگی یا دوو مانگی لە بوارەکە بخوێنێت بۆ ئەوی یعنی بزانێت ئەو شتانی لە ئاسان بێت کە کاتێک ئەو کارە ئەنجامەدات هۆکارەکەی ئەوەیە بەڵێ زیاتر ئەگەر هۆکارەکە بەهۆی نەزانینەوە بێ ئێوە هیچ کار ئاسانی چاپۆشێکیان بۆکەن ئەوتر سزای مادی هەیە سزاشەیە یاساییە سزاژەیە داخستنە ینی سزا مادیەکان لە چەند بۆ چەنە؟ بەڵێ سزا مادیەکان ئەوە لیژنەی باڵا قەراری لەسەردات لەگەڵ ئەندێ بڕگەی یاسایی هەیە کە لە وەزارەتی دارایی دەرچووە لەسەر و بڕە غەرامانێکە خاڵێکی تر لەو خاڵانە کە گرنگە و پێویستە باسیکەین ئەویش بوونی بڵێ ئەو خواردنگانی نێو ناوەندە پەروەردەیەکانی یاخۆت خوێندنگەکان و زانکۆ و پەیمانگاکانە کە هەڵبەتە ئەمە چینێکی هەستیار بە تایبەتی ناوەندی خوێندنی کەرتی پەروەردە ڕەنگە مناڵی بچووک بچووک لەو خواردن و لەو شتانە بخوا کە لە نێو خوێندنگەکە هەیە تا ئێستا یاخود ئەوەی کە تا ئێستا ئێوە بینیوتانە و سەردانتان کردوون فرۆشگاکان یا خواردنگەکانی نێو خوێندنگەکان لە چه ئاستێکدا تا چەند ڕێکار و ڕێنمایەکان جێبەجێکن؟ بەڵێ لە کۆی ئەو لیژنانەی کە باسم کرد یەک لیژنە هەیە تایبەتمەند دەبەوە کە نوێنەری پەروەردەشی تیا و تەندروستی و ئاسایش ئەمانە لەگە پۆلیسا سەردانی هەموو ئەو فرۆشگایانی قوتابخانەکان دەکەن بەڵێ لە ڕابردووە کە ئەو لیژنەیە نەبووە هەموو تیمەکان ئێمە خۆشمان سەردانمان کردوون و ساڵانە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان خۆیان ڕێنمایی دەرەکەن تەمان بێگومان بە پاڵپشتی و کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی
کۆمەڵی ڕێنمایی دەرەکەن و ئەو خواردنانەی کە ڕێگە پێدراوە لەو فرۆشگانە فرۆشە پێیان ئەدرێ ئەو خواردنانەشی قەدەغەیە نابێت لەو شوێنە بفرۆشە بۆ نمونە هیچ پێویست ناکات تۆ لە حانوتێکە کە قوتابخانەیەکی سەرەتاییە بنیێشت هەبێ باشە هیچ پێویست ناکە هەندێک بابەتی خواردن وزە بەخشە هەر وزە بەخش بێ یاخود خواردنەوە گازیەکان بێ ئەمانە زەرەریان بۆ تەندروستی مناڵ هەیە یاخود جلوبەرگی مناڵ زیاتر پیزەکە کۆمەڵی خواردنێ بەڕێوەتی لەوانە هەبێ سەرپێچیە بێگومان خۆشیان نەزانن یعنی خاوەنی ئەو شوێنانە خۆیان نەزان بەڵام بەداخۆ هەر تەبعی مناڵ وایە ئەو شتێک کە لەبەر چاوێت یەگەشتێکی زیینە و جوان بێت زیاتر سەرنجی ڕائەکێشێ چێ بۆ نرخەکان ئێوە دیاری ئەکەن کاک شۆڕژ یاخودەوە تا لە شوێنێکی تریان فرۆشگاکان خۆیان ئازادن لەوەی کە نرخی ئەو لەفە و خواردنانە دیاریکەن کە ئەیفرۆشن بە خوێندکارە ئەوە بەڕێکەوتنە لەگەڵ ئەو عەقدێکە لەگەڵ پەروەردەیەکەن لەگەڵ پەروەردە ئەوان بەڵێ نرخەکانیان بۆ داوان هەر لەسەر نرخەکان کاک شۆڕژ جیاوازێکی زۆر هەیە لەسەر ئەو نرخانەی لە نێوان فرۆشگاکانە هەیە تەنانەت بە ڕێستۆرانت و خواردنگەکانەوە ڕەنگە زۆر جار بچیتە شوێنێک چایەک بخۆیتەوە بە 500 دینار هەر هەمان چایە لە شوێنێکی تری خۆیتەوە بە 3000 ئەم جیاوازی نرخە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە یان تا چەند دوواداچونتان بۆ ئەوە هین نییە ینی پەیوەندی بە ئیشەکەی منەوە نییە بەڵام باشە ئەوەی کە لە بەڵێ زیاتر ئەو شوێنانە نرخیان گرانە کە مۆڵەتی گەشت و گوزاریان هەیە و لە 3 ئەستێرە بەرەو سەرەوە 4 ئەستێرە و 5 ئەستێرن ئەوانە شوێنەکان لەبەرەوەی هەم زەڕیبەیەکی زۆر و هەم باجێکی زۆر ئەدەنە حکومەت ئەگەر 3 ئەستێریان 4 ئەستێرە بێ و کاتە ئاسایی ئەگەر نرخەکەیەوە بەرز بێ خۆیان نرخدانێ لەسەر شتەکان ئەوە بۆیان پۆلیان کراوە لە بەڕێوەبەراتی گەشت و گوزار بۆیان پۆلیان کراوە بەڵێ باشە ئێستا ئەگە بینە سەر ئەوەی کە خاوەن پیشەکان کاتێک کە ئێوە سەردانی خاوەن پیشەکانەکەن پێشوازی ئەوان چۆنە بۆ ئێوە بەڕۆیەکی خۆشەوە بە دڵێکی گەورەوە وەرێگرن یاخودەوە تا زۆرجار تۆڕەبوون و عاجزبوونی لێکەوێتەوە بێگومان لیژنە هەروەکو چۆن شۆفێرین و ئەەکەینە مەفرەزەیەکی پۆلیسی هاتوو چۆ یعنی هەستەکەی لەو کاتە شتێکە بۆ دێت خەلەلێک هەموو کوڕیا شتێ لەو بابەتانە کردێت ئەوانی جوان بە هەماشەوە کاتێ لیژنەیە گەچێت بێگومان پێی خۆش نییە بەڵام ئەو کۆتۆ دەسەر ئەو تیمە ئایا بە چ شێوازێک ئەچێتە بەردەمە و دوکانەیە ئەو شوێن کارە چۆن وا بکات کە ئەم هاوڵاتی ئەم شوێن کارە پێشوازی لێ بکە ئەو سترێسەیە ئەو ترسەی کە هەیەی لەم لیژنە بشکێت دیارە وەکو چەند ساڵێکە من لەم لیژنانەیە ئیژەکەم شێوازی ئیشکردنەکەی خودی خۆم پێ دەڵێم وایە کەوایە ئەچمە بەردەم شوێنەکە سەلامی لێەکەم داوای یارمەتی لێ ئەەکەم ئەوە جوانترین ئیشە عنی لەو کاتێ داوای یارمەتی لێ بکەیت ئەو کاتەوەش بێگومان بە خۆشحاڵیەوە پێ دەڵێ فەرمو و شوێنی خۆتە لە هەموو شوێنەکانەوە بۆ پیان وتون شوێنی خۆتانە فەرمو بەڵام لە کۆتای لیژنەکان هەر سامێکیان هەیە کاڵێ دەستەکانە خۆش بێ کاک شۆڕژ زۆر زۆر سپاس مادوماکردی زۆر سپاس بۆ شۆڕش کەمال کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی 4 لا لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین بەڵێ عزیزان هەر تایبەت بە ڕۆژی گیانی زمانی دایک ئێستاش ڕاستەوخۆ چینە لای ئامانج لە کۆی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە ئامانج سڵاو لێ بێت بەیانیت باش ئایا هیچ جۆرە چالاکیەک تایبەت بەم ڕۆژە لە کۆی ئەنجام ئەدرێت؟ سلااو لە تۆ سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بڵێ ئەمڕۆ لە زانکۆی کۆی لە هۆڵی سەرۆکایەتی زانکۆی کۆیە دیارە چەند چالاکیێکی جۆرا و جۆر بۆم بۆنێەوە هەیە ئیتر لە سەر زمانی دایک کۆمەڵەیەک نووسەر و ڕۆشنبیر و دکتۆر و پرۆفیسۆر و مامۆستای زانکۆ بەشدارن کۆمەڵێ لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و با بڵێم ئەم کەسانەی کە پەیوەستن لەو بوارەدا ئیشان کردو لە ماوەی ڕابردوودا لێرە ئامادەبوویان هەیە ئەمڕۆ قسە لەبارەی ئەوە دەکرێت کە زمانی کوردی دووەم زمانی عێراقا فەرمی عێراقا و ئەو گیر و گرفتانە چین کەوا ڕووبەڕووی ئەم زمانە بوونەتەوە بۆ تا ئێستا کورد نەبووتە خاوەن زمانێکی ستاندار ئەم بۆرگرتنی زانیاری زیاتر ئێستا میوانێکم لا دەبێت ئەو زانیاری زیاتر بێ مۆبیلەران بەڕێزدا لەسەر چالاکی و لەسەر کۆی و گرفتانی کەوا ڕووبەڕووی زمانی کوردی بۆتنەوە سڵاو لێ بێگەڵ فەرمی تێرە پێم بڵێ ئێوە وەکو ڕێکخراوی خانی بەشدارن لێرە باشە ئەمڕۆ باسی دەکەن لە مۆغەڕ شۆپێکە لە زانکۆی کۆی ئەنجام باسێکی من بەشداری بەڵکو میێوانم وەکو سەرۆکی ڕێکخراوی خانی بۆ لێکۆڵی هەسری هەروە وەک سەرنووسەری گۆڤاری سمان نووسار
میوانی ئەو وەرکشۆپم کە لە زانکۆی بەشی فاقەتی زمان بە هاوەهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی زمانی کۆنگرەی نەتەوەی بەڕێوە دەچێت. ئێوە ئەو خۆتان ئەم پێم وایە بڵاوکاوەیەکتان هەیە تایبەت بەوە لە ماوەی ڕابردوودا ئیشی باشتان لەم بوارەدا کردو پێم خۆشە باس لە بەشێک لەو بابەتانە بکەن کە ئێوە ئامادەتان کردوتانەوە. بڵاو کراوەکەی ئەمە گۆبارێکی زمانناسی وەرزیە هەڵبەت بە میتۆدێکی ئەکادمی توێژنەوە دەخۆڕ وتارەکان بڵاو دەکەیەوە. ئێمە دەستێکی ڕایۆژکاریمان هەیە بۆ هەڵسەنگاندنی بابەتەکان. لەو گۆبارەی ئێمە لەسەر دوو ئاسکارێک یەکیان گۆباری زمان و زار گۆبارێکە بە زمانەکانی کوردی فارسی عەرەبی ئینگلیزی دەرەچێت بۆ چکە خۆتان زانن لە باشووری ڕۆژاوای کوردستان زۆر خەڵکی ڕووناکبیر و زمان ناسێ بەڵام کوردی ناسان بەڵام کا لە زمانی کوردی هەروە لە ئێرانی بە فارسی هەش بە ئینگلیز دەنووسێت لەمە گرێتێت گۆبارەکەمان ئیش لە سێزارە کوردیەکان دەکات بۆ نمونە ئێمە دۆسەیەکمان هەیە یا من پاشکۆی بن بەزاری کرمانجی زازاکی بە تیپیداتی نیە هەروە لە بەشەکەی دیکەش بەیاخی تەواو بەزارە کوردیەکانی وەکو لە چی و کەلوهەڕەی و هەورانی و جگەر کوردی ناوەڕاستکردن سوێرانی باسی کۆمەڵ بۆ باسی کۆمەڵە لەو گرفتانە دەکەن کە ڕوبەڕووی زمانی دایک بوون و زمانی کوردی هەڵبەت ئێوە باڵێن تا چەند ئەم ئیشانە بەگرنگ دەزانم کار و چالاکی و ڕۆژشۆپانە بۆی ئەم گرفتانە کۆتایی ببێ ئیش لەسەرەمە بکەن یعنی هەمومان ببنە خاوەن زمانێکی ستاندار زیاتر بە زمانی کوردی بدێت لە هەموو بوارەکاندا. ڕاستەکەی ینی کێشەکانی زمانی کوردی چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراقدا ڕوبەڕووی کۆمەڵێک تەنگ و چەڵەمە بۆتەوە. ڕاستە لە دەستوری نوێی عێراق دوای ڕوخانی هەشێم زمانی کوردی بە فەرمی ناسراوە زمانێکە تەناوت زمانی دۆ یەکەمە یعنی هاوتا لەگە زمانی عەرەبی زمانی فەرمی لە هەموو عێراقدا بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر ئێمە تەماشاکەین لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستان دوای ئەو ڕەوشە سیاسی کە بەسا هەرێمەکەمان داهات خوێندن پەروەردە فێرکردن لە ناوچەکانی کەرکووک و خانەفین و دەشنینەوە فەرامۆش کراوە ئەوە لە ناوەڕاست و باش ڕاخر بێک جاری زمانی کوردی بایەخی پێ نادرێت لە هەرێمی کوردستان کێشەیەک هەیە بەڕاستی لە بواری پرۆگرامی پەروەردەیی بەداخەوە تا ئێستا ئێمە بە 2000 بادینی سۆرانی یا بڵێن بزاری کرمانجی و بزاری بابڵێ کوردی ناوەڕاست ئەمەشان گرفتێکە لە بەردەم دروستبوونی زمانی یەکێکی کوردی ئەوە جگە لەوەی گرفتێشکە لە ئاسی سۆسیال میدیایە کەمیشێ مە باسی لەوە دەکەین دوێنێش لەو پانێڵەی کە لە ئێمە کوڕەخراوی خانی باوەنجی لەگەڵ ئەکادمی کوردی ئاماژەمان پێکرد کێشەکانمان کێشەی زمانی کوردی لە ئاسی بابڵێن سۆسیال میدیا کێشەیە لە ئاسی زانستی لە ئاسی دەخی یاسایی کە تا ئێستا دادگاکان بەداخەوە ناتوانیوە زمانی کوردی بەگەڕ بخەن لەو بارەدا تا ئێستا تێکستەکان نامەکان وشە و زاراوەکان بە عەرەبی ئەمەش خۆی لە خۆیدا بەڕاستی کێشن بەردەم داهاتووی زمانی یەکێتی کوردیمان جگە لەوەی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە کێشەی فرەزاری بەداخەوە نەبوونی دەوڵەت نەبوونی کیانی سەربەخۆوە دابەشبوونی کوردستان بەسەر باکووری باشوور بەسەر ڕۆژهەڵات و ڕۆژاوە تەنها بەسەر کوردانی دیۆسپۆرە کێشەیەکە کە نەماتوانێت ئێمە تاچی کورد یا نوخبەی ڕووناکبیری کورد ئەکادمی کورد بە زمانێکی ستاندار بۆ چۆن عەرەبی یاتوور یا فارسی پێکردمە بەو زارە قسە پێنیا بنووسی وڵی من لە ڕۆژی زیانی زمانی دایکدا کە ڕۆژێکە من بە پیرۆزی دەزانم بە تایبەتی بۆ ئەو نەتەوە ژەردەستانی وەک ئێمەی کورد کە بەداخەوە سەبار بە سیاسەتی چەپەڵی جنوسایدی کلتوری زمانەکەمان لێرە ڕوبەڕووی ئاسمودە جنوساید دەبێتەوە دەبێت ئێمە بایەخ بە زمانی دایک بدەین زمانی دایک زمانی ناسنامەی ئێمە کۆڕەگەی نەتەوە سازی ئێمەیە یعنی پێویست هەموو دایکێکی کورد هەست بە و پرسیارەتی مێژوویە نەتەوەی بکە دەبێت منداڵەکانی بە زمانی شیرین کوردی پەروەردەکە ئەوەی بایەخ بە زمانەکانی ئینگلیزی تووشی عەرەبی بدەن با بەڕۆ سەر کولتوری ڕەسەنی کوردەواریمان کە زمانەکەمان نیشتمانمانە مێژوومانە ناسناوە بەڵێ چنووەکەی ئاماژێکە کە دیارم ڕۆ لە زانکۆی کۆمەڵێک کار و چالاکی بەڕێو دەچێت لە وەرکشۆپە کە چەند پانێڵێک لە خۆی دەگرێت باز ئەمڕۆ هاوکات با بڵێم چالاکیەکە بە لەلایەن بەشی زمانی کوردی زانکۆی کوێ و سەرپەرشتی دەکرێت باز لەو بیر و گرفتانە دەکەن کە ڕوبەڕووی زمانی کوردی بۆتەوە و ئەم چی بکرێت لەمە بەدوام گرفتانە چارەسەر بکرێت و لەگەڵ ئەمەدا ئاماژەم بەڵێ دەگەڕم لایتر. بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئامانج کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوویت تایبەت بە ڕۆژی گیانی زمانی دایک بۆ ئێمە دوای سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت.
بەڵێ ئازیزان ئەچینە لای یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی تەندروستی و هەر جارە و بازەگرفتێکی تەندروستی دەکرێت و لەلایەن پزیشکێکی پسپۆڕە باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکەی دەکرێت با بێ کۆبینەری بین و گەڕێنەوە وڵاتە. سڵاو من دکتۆرەکانیم پسپۆری کۆرپەلەزانی مناڵی بلووری و پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆ سلێمانی کۆلێژی پزیشکی. لەم بڕگەیە ئەمە باسی ئەوەتان بۆ بکەم کە مناڵی بلووری چییە و ئەم پرۆسەسی چارەسەرە چۆنچۆنی ئەنجامەدرێت. مناڵی بلووری واتە پیتاندنی هێلکە لەگەڵ تۆ لە دەرەوەی لەشی ئەو کەسە و گەشەکردنی لە دەرەوەی لەش بۆ ماوەی چەند ڕۆژێک لە دواییە ئەو کۆرپانە ئەگەڕێنەوە بۆ ناو مناڵدانی دایکەکە. ئەمە پێناسەیەکی سادەی مناڵی بلووریە. بەس ئەم پرۆسێسە چۆنچۆنی ئەنجامەدرێ. ئەم پرۆسێسە لە سەرەتادا پێویستە ئەو خێزانە پسپۆری تایبەت بیان بینێ و چارەسەرەکەیان بۆ هەڵبژێرێ و چەند پشکنینێکی پێویستە. لە دوای ئەوە ئەخێنە سەر پرۆتۆکۆڵ و پرۆگرامی ئەنجامدانی مناڵی بلووری کە پێک هاتووە لەوەی کە دەرزی گەشە وەربگرن بۆ گەشەی هێلکەکان کە چەند ڕۆژێکی پێچێ ئەمە یەکەم هەنگاوە و چاودێریکردنی گەشەی هێلکەکان هەتا کاتێک کە گونجاو بێ بۆ پرۆسەسی مناڵی بلووری. هەنگاوی دووهەم وەرگرتنی ئەو هێلکانەیە کە لەژێر نەشتەرگەری یعنی لەژێر بێهۆشکاری گشتیدا ئەکرێت لە هۆڵی نەشتەرگەری لە ڕێی سۆنەری داخلیەوە ئەو هێلکانە سەحب ئەکرێ و ئەترێت بە تەقیگەی کۆرپەلەزانی و مناڵی بلووری. لەوێدا پشکنین بۆ هێلکانە ئەکرێت. هەنگاوی سێم دەست پێکا کە پیتاندنی بە تۆی هاوسەرەکەی کە لە هەمان ڕۆژدا لە دوای پیتاندن چاودێری ئەکرێت هەتاکو ئەو کۆرپانە گەشەکانیان ببیندرێت لە ناو دایەنگەی تایبەت کە لە تاقیگەی مناڵی بلووریدا هەیە. هەر کاتێک کۆرپەکان گەشتە گەشەیەکی باش ئەو کاتە بڕیارە درێت ئەو کۆرپانە بگەڕێنێتەوە بۆ ناو مناڵدانی دایک. هەنگاوی دوای ئەوە بۆ چاودێریکردنی ئەنجامی پرۆسەسەکە بۆ سەرگرتنی یا سەرنەگرتنی لە دوای 2 هەفتە لە گەڕانەوەی کۆرپەکان ئێمە ئەتوانین لە ڕێی پشکنینەوە بزانین کە ئایا ئەم دووگیان بوونە سەری گرتووە یا سەری نەگرتووە. ئەمە بە شێوەیەکی گشتی هەنگاوەکانی چارەسەرکردنی مناڵی بلووری. بەڵێ ئازیزان ئەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی دەنگ و ڕەنگە تایبەت بە ناوچەی خانەقین با بێ کۆبینەری بین. Oh,
لە ساڵی 1999 لەلایەن ڕێکخراوی یونسکۆی سەربەنەتەوە یەکگرتووەکان بڕیاری ئەوە درا کە ڕۆژی 21 شوبات هەموو ساڵێک دەستنیشان بکرێت بە ڕۆژی جیهانی زمانی دایک و لەم ڕۆژەدا لە سەرتاسەری جیهاندا چەندین چالاکی جۆرا و جۆر تایبەت بە زمانی دایک ئەنجام دەدرێت و ساڵی 2000 یەکەم ساڵیاد یاخود یەکەم بۆ یەکەم جار ئەم یادە بەرز ڕاگیرە و چەندین چالاکی جۆرا و جۆریشی تێدا ئەنجام درا. زیاتر لە 6,000 زمان لە تەواوی جیهاندا قسەی پێدەکرێت یاخود 6,000 زمان زیاتر بوونی هەیە لەم 6,000 100 زمانیان لە دیارترینەکانن یاخودەوە تاکە زۆرترین قسەکەری هەیە. لە نێو ئەم 100 زمانەدا یاخود ئەو ڕیزبەندیانەی کە ئەنجام دراوە زمانی ماندراین کە زمانی چینیەکانە 955 میلیۆن کەس قسەی پێدەکات یاخودەوە تا بەکاری دەهێنن. لە دوای چینیەکان زمانی ئیسپانیە کە 405 میلیۆن کەس قسەی پێدەکات. لە دوای ئیسپانیەکان زمانی ئینگلیزیە کە 360 میلیۆن کەس قسەی پێدەکات و لە دوای ئینگلیزی زمانی هندیە کە 310 میلیۆن کەس قسەی پێدەکات. واتە لە ڕێزی پێنجەمیدا کە لە دوای زمانی هندی زمانی عەرەبی دێت کە 295 میلیۆن کەس لە تەواوی جیهاندا قسەی پێدەکەن. لە نێو ئەم 100 زمانەدا کە لە دیارترینەکانن یاخودەوە تا قسە پێکەری زۆرە لە نێو ڕیزبەندیەکاندا زمانی کوردی کەوتۆتە 59یەمین زمانەوە کە قسەی پێدەکرێت و 21 میلیۆن کەس قسەی پێدەکات و کە دەکاتە لە 100دا 0.21 دانیشتوانی جیهان واتە لە 100دا 0.21 دانیشتوانی جیهان بە زمانی کوردی قسە دەکەن. هەر بۆ هەمان مەبەست و هەر تایبەت بە ڕۆژی جیهانی زمانی دایک ئەچینە لای هاوکارمان فەرحان حەمەخان کە لە هەڵەبجە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. فەرحان سڵاوت دەبێت، بەیانیت باش چۆن یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە؟ ئایا هیچ جۆرە چالاکیەک تایبەت بەم ڕۆژە ئەنجام دەدرێت لە هەڵەبجە؟ بەڵێ چنوور بەیانیە و تەواوی بینەرانی گەلی کوردستان باش هەڵەبجە چەند چالاکیەکی جیاواز بەڕێوە دەچن لە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردە تایبەت بە ڕۆژی زمانی دایک هەیە. هاوکات لە زانکۆی هەڵەبجە هەستێ بەشی پانێڵێکی نێودەوڵەتیان هەیە لەسەر زمان کە لەسەر زمان و شوێن قسە دەکەن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی ئەم زانکۆی هەڵەبجە هەیە. ئێستاش مەلای مامۆستا هیدایەت محەممەد سەرۆکی بەشی ئینگلیزی لە ئەگەر پێمان بڵێن لە ڕۆژی زمانی دایکدا ئەو چالاکیانە چین لە بەیانیتان باش. وەکو بەڕێز ئاماژە و پێکرد کە تایتڵی وەرکشۆپەکەمان زمان و شوناسە واتە ڕێوە چەند تەبان لەسەر پەیوەندی وەکارناس و بە هەمان شێوە چۆن شوناس مەسەلەن ئەبێتە هۆی تۆخکردنەوە زمان. طبعاً لە ڕۆژی زمانی دایکدا ئێمە وەکو
وەکو بەشی زمانی ئینگلیزی عەرەبی کوردی هەستاوین بەم کارە بەڵام لەلایەن ڕێخەرانی وەرکشۆپەکەەوە وەرکشۆپە نێودەوڵەتیەکەمان بانگێشت کردووە. سپاس بۆ هاوکارمان فەرحان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمە دامادە بوو. دیارە بەهۆی گرفتێکی تەکنیکی و نەمانتوانی پەیوەندیەکەی لەگەڵ فەرحان و لەگەڵ میوانەکەیدا بەرداوامی پێ بدەین. هەڵبەتە کە زمانی دایک لەگەڵ ئەوەی کە 6,000 زمان زیاتر لە 6,000 زمان لە تەواوی جیهاندا بوونی هەیە، بەڵام بەشێک لەو زمانانە کە مەترسی لە ناوچوونیان لەسرە بۆ هۆی کە هەندێک لە زمانەکان تەنها بە قسەی پێدەگرن نەک ئەوە تا نووسراویان نییە و هەندێک لە زمانەکانی تر کە مەترسی لە ناوچوونیان لەسرە بەهۆی داگیرکاری و بەهۆی ئەوەی کە دەبنە ژێر دەستەی وڵاتانی تر و زمانەکانیان مەترسی لە ناوچوونیان لەسەرەوە. هەڵبەت کە زمانی کوردیش هەروەکو میوانەکەی ئاماژی پێدا کە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان و پێشکەوتنی تەکنۆلۆژیا کاریگەری زۆری هەبووە لەسەر زمانی کوردی و هەندێک دەستەواژە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیادا هاتە نێو خەڵکەوانەیە کە ئەمەش کاریگەری لەسەر زمانی کوردی دەبێت و لەگەڵ ئەوەشدا هەڵبەتە ئێستا دایکان و باوکان منداڵەکانیان پێیان خۆشە هەر لە بچووکیوانێ زمانێکی تر فێر بێت کە مەش مەترسی گەورە لەسەر فێربوونی زمانی دایک دروست دەکات. بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبێنەوە لە پرۆگرامێکی نێدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.